عزیزانی من، خوشکانی من، ئێوە دینەکەتان زۆر ساویلکە گرتووە، زۆر سادە گرتووە. ئێوە دینەکە وەزانم کوردایەتە فشەکەیە. بابا ئەمە دینە، ئەمە فەرمانی خوای پەروەردگارە. خوای گەورە فەرمی ما لەکم لا تەرجوونە لله وەقارا. ئەرێ ئێوە ڕێز و حورمەت بۆ خوای پەروەردگار دانانن. ئاخر لەسەر هەموو شتێک لێمانە پرسێتەوە. آخر مثقال ذرەیەک چێ کە خوای گەورە محاسەبەمانەکات لەسەری. فمن يعمل مثقال ذرة لخير لچاکە لە خراپە، مثقال ذرة ئەش فەرمێ یەڕاهو ئەشی بینێتەوە. مثقال ذرة تەفسیریان کردو فەرمیان ئەو ئەو تۆز و خۆڵەیە، ئەو تۆزە، ئەو گەردە تۆزە کە تیشکێک هاتۆتە ژوورۆ لە پەنجەرەکە و هەستی پێەکەی ئەجوڵەن هەمویان. یەکێکە لەوانە، یەکێک لەوانە چێتوار کەلیمەی چەند لەمان هاگرێت. شل و شێوا مەبن لە دیندارەتیتانە، گرتوتانە بە جددی بیگرە. دینی خۆت، حیجابت، ئیماندارەتیت، قورئان خوێندنت، نوێژت، ڕۆژوو، زەکاتت، حەجت، خێر و خێراتت، ئەخلاقی بەرزت، ئادابی ئیسلامەتیت لەگەڵ دایک و باوکت، لەگەڵ دراوسێت، لەگەڵ خزمان و کەسوکارت، حیشام و احتیشام و ئەدەب و ویقارت هەمووی بپارێزە.